دکتۆر تارە بابام پسپۆری گەشە و خۆراکی منداڵان کە بەڕێزیان لێرە ئامادەیە فەرموو دکتۆر تارە. بەری تۆ باشە دکتۆر تارە زۆر بەخێر بیت چاوان بەخێر هاتی بشیر بە قوربان بشیر گیانە بەخێر بیت دکتۆرە بشیر سپاس بەخێر بشیر ئێوەش سپاس بابەتەکەمان بابەتێکی ئەتوانین بڵێن گشتگیرە پەیوەندی بە ژیانی ڕۆژانەی خۆمانەوەی وەلا جیهانیشە زۆر بەکنی جۆسێری ئەم بابەتاکەن ینی من نمونەیەکم لە بەردەمایە لە بۆ نمونە لە ساڵی 2007 لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بڕیاریاندا کە بۆ نمونە هەمبەرگر بۆ ماوەیە قەدەغە بکەن چکە مناڵ وای لێ هاتبوو گەنجەکان وای لێ هاتبوون کێشێکی زۆریان هەبوو چاوەڕێوەیانە کرد تەندروستی ئەوێ چاوەڕێیانەکە نەخۆشیێکی زۆر بڵاو بێتەوە بە تایبەتی نەخۆشی قەڵەوی ئەم نمونەیە کە خۆراک ئەمەنە پەیوەست بێ بە ژیانمانەوە من لەوە دەست پێکەم ئایا خۆراکێکی سەلامەتمانەیە ئێستا؟ ئەتوانم بڵێم ئەگەر خۆمان بمانەوێ هەمانە بەس کێشەکە لەویایە ئایا خۆمان ئەمانەوێ ئایا دایکەکان ئەو هۆشیاریان هەیە کە بزانن خۆراکی سەلامەت یان خۆراکی تەندروستیە و خۆراکی ترچیە بەداخەوە من یەکسەرە چمە بابەتەکەوە ئێمە دایکانمان وای لێ هاتووە بەس مناڵەکانمان تێر ئەەکەین باشە مناڵ ئەو شتەی نایەنێکە گەشە بکە خۆ تەزانی مناڵ هەر لە سەرەتاوە بە خواردن گەشاکاترەوە یعنی مەجای مناقەشەی تیانیەکەی ماڵین باسی گەشەی مناڵەکەین مناڵ بە خواردن گەشاکە خواردنیش چی کە پێڵێن خواردنی سەلامەت و تەندروست بەڵام لە بروی طبعاً ئێستا مەشاکلی خواردنمان زۆرە مناڵەکە نان ناخوا ئەوە ناخوا نایەتە سەر سفرە دایکەکە چیەکە مەسە زۆر جاریەت بۆ لامان ئەبینین ئەڵێ وەڵی دکتۆرە مەسە نایەتە سەر سفرە بەڵام پسکیتەخوا بەڵام چپسەخوا بەڵام شەربەتەخوا بۆ ڕێگەی ئەوانە بخوا ئەخراڵدە ئەوانەیشی نێمێ ئەمرێ لە برسا باشە کەواتە دایکەکانی ئێستا کە هەمانە ئەم سەردەمە بەداخەوە وایە لێ هاتووە بەس مناڵ تێر ئەەکەن باشە بەلایەن و گرنگ نیە ئایا مناڵە گەشاکە گەشە ناکە وەلو لە لایەکی ترەوە کە تۆ سەردانی دکتۆرەکەن خەمی ئەو لایەنیان هەیە بۆ مناڵەکەیان گەشە ناکات ینی بەلایەنەوە سەیرە لە دکتۆر وڵای خۆ من نایە لە مناڵەکەشم برسی ببێ کەچی هەر گەشە ناکە ئێم برسی بوونمان ناوێ عەکسەوە ئێماڵین با مناڵ برسی بێت باشترێکە وەک لەوەی کە تێری بکەین بە خواردنێک کە چۆنەڵی گەشەی پێنەکات باشکاتە دکتۆر تارە تۆ پێمان بڵێ ئەو خواردانە کامانن بە تایبەتر بۆ مناڵ گرنگ بێت کە بیخوارد لەبری ئەوەی کە تۆ مناڵک بەریتە مارکێتێک کۆمەڵک شیرینی و جبس و ئەم بابەتانی بۆ بکڕی بەوانە تێریکەی چونکە ئێستامە کێشی هەموو دایکێکاڵین ئەو خواردانی کە تەندروستە مناڵەکانمان حەزیان پێ نییە نایخۆن بەڵام کە ئەیبیت بۆ مارکێتێک هەرچی شیرینی ئەو شتانی کە ناتەندروستە دەستە با بوانە و زۆر بە باشی ژێرخوا خواردنە تەندروستەکان چین کە ئێمە بتوانین بین بە مناڵ خواردنە تەندروستەکان هە بە پێی ستانداردی جیهانی بڵین قاپێکمان هەیە 5 گروپ خواردنی تایە یەکێک لەو گروپەیە مەڵین بابەتی دانەوێڵەیە دانەوێڵم بەستمان لە گەن و جۆیە شۆفانە برنجەکاتە برنجی یەکێکە لەو شتانی کە زۆر گرنگە بۆ مناڵ چکە مناڵ لە تەمەنی گەشایە پێویستی پێیەتی بابەتی کترمان هەیە لەو قاپەیە پێڵێن پرۆتینەکان ینی ئەو خواردنانن کە ڕێژەیەکی زۆر پرۆتینی تایە کە ئەمانە زۆر گرنگن بۆ گەشەی مناڵ بە تایبەتی پرۆتینەکان طبعاً ئاژەڵیمان هەیە بابەتی هێلکە و گۆشت و مریشک و ماسیە بابەتی ڕۆکیشمان هەیە بابەتی چەرەساتەکانە پاقلەمەنیەکانە کەواتە مش گروپێکی ترە کە زۆر گرنگە بۆ مناڵ لەگەڵ یا سەوزەمان هەیە بابەتی سەوزەڵاتەکانمان هەیە کە میش گروپێکی زۆر گرنگە ڤیتامین و کانزایتایە میوەکان بە هەمان شێوە ئەمیش گروپێکی گرنگە ڤیتامین و کانزایتایە و دوا گروپیش بابەتی شیر و بەرهەمەکانیەتی باشە سێرێکی ئێمە مناڵێک بۆ لامان دایکەکە لە دکتۆرە بەخوا بەیانیان نان ناخوات نە شیرەخوا نە ماستەخوا نە پەنیرەخوا نە هێلکە خوات ینی سێرێکی ئەو مناڵە ئەوە ژەمێکی ئەفەوتێ لەویایە هیتە سەر نیوەڕۆکە باشە وڵا برنج و بۆ نمونە فاسۆلیان کردو بەخوا ئەوەشی حەز لێنیان تۆزێک برنجەکە بە وشکی و تۆزێ ئاوەکەیەکە بەسەرە باشە ئێوارەکەش بە هەمان شێوە ئەمە بۆ ئەم مناڵە وای لێت مناڵ ئەتوانم بڵێم ینی کە لەدایک کە بێت ئێماڵین وەکو دەفتەرێکی سپی وایە خۆمان شتەکانی لەسەر نووسینەوە باشە زۆر جار دایک هەل لە تەمنێکی زووە سێرەکەن هەل لە شیرانەکە و کە دەست پێکا بە هەڵە دەست پێکات باشە ئینە سەر تەمەنی شەژمان ئەڵێن دەستکە بە خواردن سێرەکەی نظامی خواردنەکەیشی هەڵەیە ئەو ئەڵێ ئەوەی بەڵەکە لە چیابینی تۆ هەڵەکە لە چیایە بۆ نمونە لە شەژمان تا شەژمان مناڵ بەس بە شیر گەشاکات هیچ شتێکی تری نایە تۆ لەگەڵەوەیانی لە 4 مانگە وردەوە دەدەێت خۆی هەندێک وڵاتمان بە پێی ستانداردی بڵین WHO ئەڵێن چی ئەڵێن لە شەژمانەوەیە هەندێک وڵاتمان هەیە بڵین لە ئەوروپا زیاتر وڵاتە ئەوروپیەکان لە 4 مانەوە دەست پێکەن 4 مان بۆ شەژمانەکە ئەتوانی زیاتر فێرکردنی تامەکان بێت بەڵام ژەم نەبێت باشە یعنی نابێت لە 4 مانە ئێمە بێن شیر کەم بکەینەوە بۆ ئەوی خواردنی بینێ بەڵام لە شەژمانە ئەتوانی شیر کەم بکەیتەوە و ژەمێکی خواردندا بنێ لە ناویە
هەر لەو کاتەوە مەسەن دایکەکە جۆرە خواردنی بۆ تاقیە کاتەوە بۆ نمونە ئەمڕۆ جۆرێک بڵێن شۆربای بۆکە ئەو مناڵە نایخوا دایکەکە یەکسەر لە چی وڵا حەزی لەوە نییە بەیانێتم شتێکی تری بۆ ئامادەکەم ئەمە هەڵەیە بۆ لەبەرەوەی ئێمە ئەڵێین بە پێی بەحث سەلمێنراوە بۆ ئەوەی مناڵێک ڕابێنی لەسەر خواردنێک جاری وایە بەلایەنی کەمەوە 2 هەفتەی ئەوێت مناڵمان هەیە بە 3 ڕۆژ فێرە بێ مناڵمان هەیە بە 4 ڕۆژ فێرە بێ بەس ئێمە ئەتوانین 2 هەفتە لەسەر یەک هەمان جۆر خواردنی بینێ بۆی ئەو مناڵە ڕابێت لەسەری بەسەم دایکە چی کردووە هەڵەکە لە چیا ڕۆیە ئەمڕۆ شتێکی هاتێ نایخوا ژەمی دات و شتێکی تری بۆکەم بەیانی شتێکی تری بۆکەم کاتێک زانی ئەم دایکە مانێک 2 مانە خەریکە ئێ مناڵە سەر هیچتان مێنگڕانە هات باشە بەڵام لەو لاوە هات میوە یایە میوەکی بەلاوە خۆش بوو بۆ لەبەری میوە شیرینە و تاکە تام کە مناڵ لە دایک ئەبێ لەگەڵیا تامی شیرینیە باشە یعنی شیرینی زۆر بە ئاسانی مناڵ ڕایەت لەگەڵیا باشە تا مەکانیکە ئەبێ خۆمان فێری بکەین دەستە خۆش بێ ئمە پێشوی بچینە سەر خواردن بۆ منداڵ پێشینەکەمان باش نییە سەرەتاکە یعنی لەوانەیە ئێستا جەنابتان زیاتر بەرکەوتنتانە بێت چکە دایم ئێوەی دکتۆر پەیامێکی گرنگتانێ پێش هەموو شتێک کە گرنگە بۆ مناڵ شیری دایکە ئێمە بەداخەوە ئێستا دایک شیری خۆی نایە بە منداڵ یعنی وای لیا تۆ سەرەتاکە مناڵەکەی لاواز کردو دوای بووی نایەتەوە تایم یعنی من دایمە ئەگەڕێمەوە بۆ ڕابردووی خۆمان ئێمە دایکمان بەخوا ئەم هەموو خواردن و ئەم هەموو پێداویستی و ئەم هەموو شیرینێش لە بەردەستانە بوو بە شیری دایک ما بوو ئەگەر تۆز ئێستا لەوانێ زۆر بینەرەکانمان شادمن ئەگەر زۆر جار دایکیشمان تۆزێ نەخۆش بۆیان گرفتیە بۆیان شیری کەم بواە دراوسەکەمان شیریانێمان و بوو بە دایکمانەویش یعنی هەمومان بە باشی گەشتەمانە کرد بەڕێستان من پێم خۆشە لەوە دەست پێ بکەین تۆ پێشوی مناڵەکە بچێتە سەر خواردن تۆ جارێ بە کۆمەڵی بابەتی کە مناڵەکە و لاواز کردووە اینجا دوای ژێی دەڵێ مناڵەکەم نان ناخوات یان یەی مۆبایلەکەیتە دەست مناڵەکە و ئەمەنە و شیرینی خسۆتە بەردەمی وازانی کەسێکی دڵسۆزی چۆن ئێمە بتوانین بە پێی پلان بڕێین یعنی بابزین ئەم مناڵە ئەوەی بەڕێستان ئەتوانن ئاماژی پێبەر لە ڕوو تەندروستیەکەەوە تا تەمەنی چەند پێویستە دایک شیری باتێ ئەنجا دوای ئەو بیخاتە سەرم سیستەمە خواردنە سیستەمە خواردنەکەش بە دڵی خۆی نەبێ بە دڵی مناڵەکە بێت یعنی تۆ ئێستا باسی ئەو قاپە تەندروستاکەی ئەبێ پرسیارێ لە خۆ بکەی بۆچی مناڵم قاپە تەندروستە ناخوا ئەی دیکەی خۆم نایزانم با بێم لای کەسێکی بەڕێز پرسیارکەم چۆن بتوانین ئەمەمان هەبێت طبعاً وەکو باست کرد هەر لە سەرەتاوە جاری وایە فعلاً کێشەکە لە شیرەکە دروستە بێت چونکە بە پێی هەموو ستاندارد و دکتۆر ماڵێن شیری دایک یەکەمە و هیچ کۆمپانیایەک و هیچ شیرێکی دەستکرد نییە تا ئێستا بەدیل بێ بۆ شیری دایک باشە بەداخەوە تۆ هەر دایکەکە هێشتا دووگیانە یەکسەر لە خەیاڵی خۆیان دایناوە من وەڵا شیری خۆمی نایەمێ یان تۆ بڵێ شیرم هەبێ بەخوا بڕوان ناکەم یەت بۆ لامان بۆن منە بڵین دایکێک مناڵێکی پێ یەت بۆ لامان سەرێکی لەولاوە دووگیانە یەکسەر پرسیارێکی دکتۆرال پرسیارێکیشم هەیە بەڵێ وڵات شیرێک باشە ئەگەر مناڵ بێم بە مناڵەکەم ئێڵم خۆت شیری خۆتی بەرە ئەخر نەوەک نەم بێت و ها بە عەمەلیاتە و سەرەتانان بێت و یعنی ئەو دایکە یەکسەر خۆی حازرەکە بۆ ئەو شتە کە لەوانەیە من ئەو شتەم نەبێ وەکو خۆت ئەڵێ جاران ئەوە نەبوو مەسەن دایکێک بڵێ چاوەڕێکە مزام ئەبێ شیرم هەبێ نەمبێت و تۆ بڵێ نەمبێت و نازام چی یەکسەر ئۆتۆماتیکی ئەو دایکە شیر یعنی شیرپێدانی سروشتی ئەیا بە مناڵەکە شیر قوتووەکو ئێستا زۆر نەبوو لەبەرەوە سیرەکەین ئەو مناڵانە طبعاً کە بەم شێوەیە دەستیان پێکرد سەلامەتترن تەندروستتر بوون کەواتە بناغەیەک و بنچینەیەکی تەندروستمان هەبوو ئێمە بۆ مناڵە ئێستا لەگەڵ ئەوەی کە دایکەکە شیری خۆی نایە بەداخەوە زۆر جار بەهۆی ئەم زڕۆفی مادیەوە خۆمان ئەزانین مەسەن کوالیتی شیرمان زۆرە لەوانەیە ئەو دایکە ناچار بێت لەبەروی ناتوانێت شیرێکی گونجاو بکڕێ کە تۆزێ نزیک بێتەوە لە شیرەکەی دایک ناچارە شیرێکە کڕێ کە تۆزێ کوالیتەکەی کەمترە کاتە ئێمە ئەم مناڵە هەر لە سەرەتاوە بە کێشە دەستمان پێکرد یەگەی ئەم مناڵە سیرەکەین هەر لە سەرەتاوە مەشاکیلی بۆ دروستە بێتتر ئایمە غازاتە ئەگەری هەستیاریە نقصی مادەکانە ڤیتامینەیان بابەتی کانزاکان وەکو ئاسن کەواتەوە وتم هەر لە سەرەتاوە ئێمە مشکیلەکەمان هەیە مشکیلەکە لە چیایە دوێنێ بسوفە لەگەڵ سکرتێرەکانە باسم کرد مەگەر بەدەست من بێت و من بکەن بە چۆنەڵی لە پرسراوێک بڵێ قەرار بکەی خێزانەکان مناڵ دروستکەن یەکەم جارە بێت دایک و باوک تەوعیان هەبێت چونکە بەڕاستی تۆ تا تەوعیەت نەبێت و یەکسەر دووگیان بیت و یەکسەر مناڵێک بخەیتەوە ناچاری یعنی هیچ یعنی چۆنەڵی
زانیاریەکت نییە لەبەرەوە هۆشیارەکە لەسەر چ بابەتی دایک و باوکەی بێ دکتۆر تاراتۆ پێ هۆشیارەکە لەسەر چ بابەتێک یەکەم لەسەر شیرپێدانی سروشتی گرنگی شیرپێدانی سروشتی کە زۆر گرنگە و ئەو دایکە ئەبێ بە هیچ شێوەیەک بیر لەوە نکاتەوە بڵێ من شیری قوتو ئەم مەگەر هەندێک حاڵەتی زۆر دەگمەنمان هەیە کە ئەڵێن دایک ناتوانێت شیر بات ئەگی ناوەکو لایەنی تۆبی ناڵم حاڵەتی زۆر دەگمەنمان هەیە ئەوەمان نییە مەسەلەن دایک شیرم کەمە شیرەکەم ڕوونە شینەکەم خەست نییە بەشی مناڵەکەم ناکە ئەو شتێ باشە بەن نابێ پێی ئەمە سەرەتا باسی شیر مەسەکە دایکش نەیتوانی شیری خۆی باش شیری قوتو ئێمە سەر بابەتی خەوتن ئەمە زۆر گرنگە کێشەیەکی زۆر گەورەیە بەداخەوە لە ناو مناڵە ئێستا باشە ئەتوانم بڵێم مناڵ کە ڕۆژانە سەرمانەکەن سەردانمانەکەن مناڵێکی تیانە بەداخەوە خەوی تەواو بێت بەڕاستیمە کێشەی تەندروستی زۆر بۆ مناڵ ئەبێت چۆن بێت دکتۆر تارەبا لەو خاڵایە بمێنینەوە بە پێی تەمەەن جیاوازە باشە بە پێی تەمەنەکانە گۆڕێت بڵێن مناڵێک تا تەمەنی چوارمانی ئەوە بڵێن ئەو مناڵە هەرە خەوێ و هەڵەسێ بۆ شیرەوەت خەوێتی زۆری پێویستە لە دوای ئەو تەمەنەوە ئێمە بێن نظامێک بۆ ئەم مناڵە دابنین بۆ ئەوەی ئەوەش ئەبێ فێرکرێ و چۆنتم دەفتەرە سپێکە ئەوە نییە مناڵە لە دایک بوو بێت خۆی بزانێ سەعات چەند ئەبێ بخەوێ ئەبێ خۆمان ئەو مناڵە ڕابێنین بۆن منە لە دەوری تەمەنی بڵێن دوای چوارمان بۆ شەژمان لە ڕاستیە و لە ڕووی تەندروستیەوە مناڵە بێ 8 بۆ 9 خەوت بێ چ مناڵێکی ئێمە ئەو کاتا خەوێ وەلو 8 کە من باسیەکەمەوە زۆر درەنە بە پێی ستاندارد ئەڵێ بێ 7 بۆ 8 خەوت بێ چ مناڵێکی ئێمە ساعە 7 ئەخ گوناحی مناڵەکە نییە دکتۆرە وانە گوناحی مناڵەکە نییە تۆ جینگەکە و بۆ لەبار نەکردو کە مناڵەکە بێگومان یعنی چۆن بتوانن دایک و باوکیان دانیشێ بە دیار هەڵلقەیەکەوە تا سەعات 12 و مناڵە دەنێنە بێگومان ئەزانی دوایش لە سەعات 3 خەبەر مەگاتەوە تو خەوەکەی بچ ئەزانی چۆنە ئەوەش کێشەیەکی زۆر گەورەیە زۆر جار سێرەکی مناڵێک گێت بۆ لا تەمەنیشی گەورەترەوەڵا دکتۆرە مناڵێکمان هەبوو لە هەفتەی پێشوا بوو تی سەعات 3 خەوێ معقول نییە 3 بە دایکەکەڵم بۆچی وڵا دکتۆرە هەمومان بخوا نظاممان وایە سەعات 3 خەوین ئەنی سێرکە نیزامەکەی خۆیان سەقەت کردووە ئەو مناڵە بۆی شیەکەیتەوە ئەڵێ بە قوربان 3 لەو بۆ تۆش خراپە بەڵامەوە تۆ تازاوە دەردەڵە ژیانێکت کردووە ئەم مناڵە لە گەشایە بێ لە کاتا بخەوێ لە کاتا هەستێ لە خەو بۆ ئەوەی سوود لە باشەوە کە ئەخەوێ ئەگەر مناڵەکە تا 11 ڕۆژ بخەوێ ئەو هۆرمۆنی گەشەیە دەرەدرێت لە جستی ئەو مناڵە بەکارە لە چاو مناڵێک کە کاتژمێرنەوە خەوت بێ ناخێر بێگومانچکە هۆرمۆنی گەشە بڵین ڕیتمێکی هەیە زۆر جار لە سەعات 9 دەیشەوە تردەوە دەدەسەکە بەدەران لە 12 بۆ 2 ئەوە ڕێژەیەکی زۆر هۆرمۆنی گەشە دەرەدرێت بە شەرتێک مناڵەکە خەوت بێ وە نییە بڵێن من دانیشم و ئەم مناڵە خەریکی تەلەفۆن و ئایپادە و هۆرمۆنی گەشە سوودی لێ ببینێ مناڵ کاتێک سوود لەو هۆرمۆنە بێنە کە لە خەوی قوڵا بێ خەوی قوڵیش بە زۆری لە دوای سەعات بۆ سەعات و نیوێک خەوی قوڵیەت باشە کەواتە تۆ مناڵێک سەعات 3 خەوێ هۆرمۆنی و هیچی سوود لەو خەوە نبینێ کە تا سەعات 11 خەوێ بگرە زەرەرە ژەمی فەوتە دیسانە خواردنی نەخوارد ئەوە دیسان و ناڵم مەشاکلەکانمان بە شێوەیەک زۆرە نازانین لە چ شتێکەوە دەست پێ بکەین دکتۆرە بابەتێکەیە زۆر جار لە جیاوازی بوونیەتی مناڵەکە مناڵمان هەیە ماشەڵڵا ئەمەنە خەپە و جوانە هەموم چرچی دەسانەی تایە ئەمانە دایم گوپی بکەین مناڵیشمانەیە خۆی بوونیەتی لاوازە نەخۆش نییە بەس لاوازە ئەم دایکە لە هیچ واز بێنە شیرەکەی بەکەم و کوڕیاوەتێ کە هێتە سەر خواردنیش ئەڵێ بەخوا من ناتوانم زەختی لێ بکەم چکار چێکی ئێمە فڕێاتەوە مناڵەکە چۆن بتوانێت یعنی هۆشیارێکی وا وەربگرێ ئەم مناڵە بەم شێوازە بەردەوام نەبێت چونکە زۆر مناڵمان بینیوە خواردی تەندروستی نەخواردووە مەگرە لەوەی کە لاواز نییە بگرە لەوەی کە زۆر جار کاکەڵی کا مناڵە وڵە بە حاڵ لەویە قاچی وای لەکە قاچیش کاتێنە قاچی لە خراپیان کالیسیۆمی کەمان نەخۆشی گرفتی هەیە چۆن ئەم دایکە هۆشیاری هەبێ کە 3-4 جار ئەم بابەتەی بینی سەردانی کەسی پسپۆر بکە پشت بە کەسێ نەبەسێ بڵێ بەخوا مناڵەکەی منیش وایە نە مناڵەکەی تۆ جیاوازە خۆی مەسەلەن ئێمە بێین یەکسەر سەیری دایک و باوکەکە بکەین و بڵێن وڵا لە خۆتانە چێ بەڕاستی شتێکی هەڵەیە باشە چکە زۆر جار دایکەکە یان باوکەکە سێرەکەی خۆیان باڵایان کەمایان لاوازن ئەڵین لەوانەیە ئەم دایک و باوکش لە تەمەنێکی هەرزەکاریە لە تەمەنێکی مناڵیە مشکلەی هەبوو بێ تو شرط نییە کە دایک و باوک بڵین چۆنەڵی لاواز بنیان دایک و باوکەکە کێشیان زۆر بێ بڵێن وەڵام مناڵەکەش ڕێک لەسەر خۆتانە ئەبێ مەسێری مناڵەکە بکەین تەبعاً فەحسی بۆکەی پرسیاری خواردنیەکەی شتەکانیەکەی شرط نییە هەموو مناڵێکی لاواز بڵین نەخۆش بێ وەکو خۆتمان
و شەرتیش نییە هەموو مناڵێکی قەڵە و ساخ بێت کەواتە یعنی ئەوانی کە ئەوە بەڕواڵەت ئەیبینین شەرت نییە مەسم بڵێ مناڵەکەم قەڵەوە خڵ و خەپانە بەعکسەوە زۆرجار مەشاکیلی زۆرە باشە وەکو پێم وتی ئێمە هەر لە سەرتاوە کە خواردن ئەین لە 6 مانگەوە لە یەکێک لەوەی کەوتم ئەگەر من بکەن بە مەسئولی مناڵ بوون فێربوونی چۆن خواردنی بینێ وەکو پێم وتی سەرەتا مناڵ زۆرجار 2 هەفتەی ئەوێت تا لەسەر خواردنێک ڕای ئەهێنی بەڵام دایکەکان سەبریان نییە ئەوە ناخوات ئەوی تری بۆ هێنێ ئەوە ناخوا خێرا برسێتی بە پسکی تێریەکەم ئەمەش طبعا مەشاکیل بە دوای خۆیان ئەهێنێت چکە ئەو مناڵە خۆی مناڵ وەکو غەریزەیەک وەکوتم حەزی لە تامی شیرینیە کە توی مە شتێکی ترمان هێنا بەدیلی خواردنە تەندروستەکە ئۆتۆماتیکی ئەو مناڵە ڕایەت لەسەر ئەو خواردنە ئێکە تۆ سەرەتا مناڵێکمان ڕاهێنا لەسەر شتێک نابێت دوای گلەی لێ بکەم یەک مناڵەکەی 19 ساڵە دکتۆرە بەخوا ئەمەنم گلەی لێی هەیە گلەیەکان چییە نەیەتە سەر سفرە نەخواردن نەخوا بەس فاسفود دەخوا بەس چپسەخوا بەس ساردیەخوا بەس ئەواکە ئەمە کێ فێری کردووە تۆ بڵێ ئەم مناڵە خۆی کە دروست بوو بێ وا دروست بوو بێ خۆمان فێرمان نەکردووە کە ئەمەی نەخوارد ڕێگەم ماوە ئەوە بخوات مەڵین کە مناڵ نانی نەخوارد هەوڵ بە هیچ شتێکی تری مێرێ تانیێوانەژەم پەیان ژەمی داهاتوو بەس کە من خێرا هاتم شتێکم مایە وڵات ترسیەوەم هەیە مناڵەکە بمرێ لە برسا کەواتەیمە خۆمان بەدەستی خۆمان ئەو مناڵە بەرەو شتێکی خراپ ئەبین بەداخەوە دکتۆر تارا بۆچی بۆ نمونە دایکمان ننکمان ئەو کەسانی کە بەتەمەنن کە مناڵی ئەم سەردەما بینن ئەڵەن زۆر جیاوازترە لە چاو مناڵی پێشووتراڵە مناڵی پێشووتر هەر کە سفرەکەی بینی داخرایەک سەر هاتە سەر سفرەکە و خۆی بەدەستی خۆی نانەکەی خوارد بەڵام مناڵی ئەم سەردەما ئەبێ بە قاپە برنجوشلەکەەوە ئەودیو ڕاکی بەدوای تا کەوچکێک خوارد بۆچی بەم شێوازەیە وڵای بۆچی ناڵم هەر لە ئەساسەوە پەیوەندی بە شتە هەڵەکانەوە هەیە طبعا ئەو زمانە شتی دوکان ئەمەنە زۆر نەبووە لەوانەیە گەر هەبوو بێ نەبوو بێ یەک جۆر پسکیت یەک جۆر شەربەت ئەگەر هەبوو بێ ئەویش بە دەگمەن هەموو ڕۆژێ بتکڕایە باشە ئەمەنە بابەتی فاسفود نەبووە کێ هەبووە لە دەرەوە نانخوا کێ هەبووە لە دەرەوە خواردن داوا بکە ئێسوای لاتوە هەر ئەوە ناخوا خێرا ڕاکە پیتزایەکی بۆ بێنە فاسفودێکی بۆ بێنە بەڵام کە تۆ گەڕایتەوە سەر و خواردنە تەندروستانە ئەم مناڵەت بە شێوەیەکی تەندروست وا لێ کرد کە خواردنی تەندروست بخوا خب لە لایەکی ترەوە مناڵم هەموو دایکەکان خراپن یعنی دایکیشمان هەیە فعلەنیەت ئەڵە دکتۆرە هەرچی شتی کوردەواریە ئەم مناڵی منەی خوا زۆر باشە و ئەش بینی مناڵەکە شکور باشە کێشەی نییە زۆر جارەڵیان حەزم کرد چێکێکی بکەم بزانم هیچ نەقسێکی نییە شتێکی نییە ئێوە مناڵە باش گەشاکە بۆ لەبەرێک ماسی خواردنی کوردەواری خۆمان بکەین هەمووی تەندروستە هەر بەو مناسبەتەی شۆ من ڕۆژی 11 کە ڕۆژی پێنجشەمەیە سیمینارێکم هەیە لەسەر تەندروستی خواردنە کوردەوارەکان بەڕاستی خواردنە کوردەوارەکانمان کە سەیرێکی بکەینەوە ئاواهی ئەو قاپەی کە باسمان کرد سەرەتا سەرەکەین لە زڵنی ئەو قاپەیە شتیتایە پۆتینیتایە چەوری باشیتایە مەوادی باشتایە دانەوێڵەیە ڤیتامینەکان زاکانە بە تۆ ئەم مناڵەت لە سەرەتاوە فێری ئەم شتانە کرد بێگومان بە بەو شێوەیە ئەڕوات وەک لەوەی کە شێوە سەقەتەکە بێت ترخێنەیەکمانەیە پڕە لە ئەنواعی پڕۆتین و گەشەوەڵایمە دکتۆرە ئێستا منم دەڕیبەکانمانەوەی لە یاری وەرزشوانە وەرزشەکەم ئەڵێ بە قورئان ترخێنن لە هەموو شتێ باشتر مەسەفیشە کەمەکاتە ینی خواردنەکانمان زۆر بەتام چێژن بەڵام بینە سەر تەمەنێکی جیاوازتری منداڵ ئەمۆکو سەرەتایە کەوتمان دەستمان پێکرد یینە سەر تەمەنێک وەرمە مناڵە لە حەو ساڵیە ئیتر بۆ 9 ساڵی دەمەنێکە کە ئیتر پێویستەکە خواردنی باش بخوات پێویستەکە چکە گەشەی هەیە ئەنجا لە پەروەردەیە لە خوێندنە بەڵام ئەم مناڵانە پشتگوێ خوێن دکتۆرە ینی زۆر جار ئێماڵێنەوەی کولانەوتی هەمومان لەسەر سفرێ کۆبووینەوە ئەوسا پشت کەم بوو بەخوا ڕۆژانەشمان کەم بوو بەخوا جێگەڵبانیشمانە منە فراوان نەبوو بەڵام ئێستا ژیان گۆڕاوە سایلی ژیان گۆڕاوە ینی مناڵە و ژووری خۆی هەیە ئیتر تۆ جوێنێ بەس لەبەروی مناڵە دەنگی نییە تو هیچ لێی ناپرسیتەوە کە مناڵە لەوانێ بەیانی نیوەڕۆ ئێوارە یەک ژەمی باشی نەخواردووە کەی بیریەکێتەوە ئیتر سەعات 10 و 11 شەو تەلەفۆن نکات تەنانەت وای لاتۆ بڕوا بکە من هاوڕێکی خۆم بەس ناوینێنم تی مناڵەکەم وای لاتۆ تەنانەت ئاوەکەشی بە دلیڤەری داوا کردو یعنی شێوازی ژیان زۆر گۆڕاوە بێت تۆزێ بەواقع ڕێگە پێگرانەکەی چۆن لەگەڵ ئەم تەمەنەیە مامەڵە بکەین ینی ڕاستە مناڵاچێ ساییەکە بەڵام کاتی ناخواردن بابێتە سەر سفرەکە دانیشە یعنی چۆن شێوازێکی وا دروستکەین دوایی نەڵێ مناڵەکەمان نەخۆشە دوایی نەڕێن بۆ هۆڵەکان و بۆ لای ئێوەی بەڕێز بەڵام مناڵەکەم 10 ساڵە بەڵام 95 کیلۆیە بۆ طبعا ئەوەش هەر
ئەگەڕێتەوە سەرەتاکەی و بناخەکەی ئێمە یەک شتمان هەیەڵێن 1000 ڕۆژی یەکەمی تەمەنی مناڵ کە لە یەکەم ڕۆژی دووگیانەوە دەست پێکات تا 2 ساڵی ئەو تەمەنە وەکولایانی تەندروستی وەکولایانی فێرکردنی خواردن وەکولایانی دەرونی وەکولایانی گەشەی مێشکی و جەستەیی زۆر زۆر گرنگە کە لەو بناغەیە لەو 1000 ڕۆژەیە کێشەمان بۆ دروست بوو بێگومان بە ئەو کێشەیە بەردەوامە بێت لەبەرەوە ئەگاتە تەمەنێک وردەوردە بەرەو هەرزەکاری ئەڕوا لە کۆنتترۆل دەرەچێ بەڕاستی دایکەکەیت ئەڵێ دکتۆرە مناڵەکەم بە قسەم ناکات تووڕە ئەبێت چوزام شت فڕێ ئەیە هەر سەری کردوتە سەر خواردنی دەرەوە ئەمە ئەگەر ئێمە بینەوە سەیرێکی ئەم مناڵە بکەین سەیری ژیانی ئەم مناڵە بکەین لە سەرەتاوە سیرەکەین هەر لە سەرەتاوە بە شێوەیەکی هەڵە ڕۆشتووە تۆ ناکرێت زۆر جار بەداخەوە ینی مناڵ هەیە بڵێن تەمەنی چوزان بڵێم لە 4 ساڵ و 3 ساڵ و 5 ساڵ و 6 ساڵ و تا 7 ساڵ و 8 ساڵ دایکەکەڵێت چی داوا بکە باوکی بۆ یەکات بڵێن بۆ نمونە کچ بێیان کوڕ بێت چی بوێت ئێمە بۆ یەکەین هەموو شتێک بە قسەیەکەین من بۆ دایکە ڕوونەکەمەوەڵم باشە 2 ڕۆژترە مناڵەوێ بە هەرزەکار خۆ تەزانی ئێمە وەکو بڵین مجتەمەعمان هەموو شتێک ڕێگە پێدراو نییە لە ژیانمانە باشە ئەو کاتە چۆن کۆنتترۆلی ئەم مناڵاکەی تۆ ئێستا هەموو شتێکی بۆکەی ئیلە پڕ لە تەمەنی هەرزەکاریە هەمووی لێگریتەوە ئەزانی چەنەوە مەشاکل دروستەکان بۆ داهاتومان کاتە ئەو تەمەنەی کە جەنابی شت باست کرد هەمووی بێ سێری پێشینەکەی کەین ئەم مناڵە چۆن هاتووە لە هەوڵەوە پێم وتی هەموو شتێکیان بە قسە کردووە فعلەن هەمان بووە ڕەتێک باوکێک گوتی سعات 2 شەو چوم کەبابم بۆ مناڵەکەم هێناوە بۆ وەڵایی حەزی لێ بوو دکتۆرە داوای کرد ئەی چۆن دڵمیەت بە قسەی نەکەم بەبرسێتی بخەوێ یعنی ئەمە خۆی لە لای کۆک و دایک و باوکەکە یعنی ئیتر ئایا نەزانینە ئایا لەوەیە کە منە بێ هەموو شتێک بۆ مناڵەکەم بکەم زۆر جار باوکێکمان هەبووتی من بە مناڵی زۆر چۆنەڵی بە قسەم نەکراوە زۆر ئیحتیمامم پێ نەدراوە تاویزەکەم بە مناڵەکەی زۆر باشە دکتۆر تارا لە سەرەتایە باسی ئەوەت کردوتت مناڵ وەکو پەڕەیەکی سپی وایە خۆمان پڕەکەینەوە اینجا ئێستا کە خۆمان پڕمان کردوەوە بە کۆمەڵێک خواردنی ناتەندروست ئێمە چۆن بتوانین ئەم خواردنە ناتەندروستانە بستڕینەوە بیکەین بە خواردنی تەندروست چۆن مناڵ لەسەر خواردنە تەندروستەکان ڕابێنینەوە یەکەم شت ئەبێت ئەو دایک و باوکە هەردووکیان قەناعەتیان هەبێت کە یانەوێت خویم مناڵە بگۆڕن مەسە دایکەکە بڵێ وەڵا باش و باوکەکە بە قسەی نەکا بە زەرفی علاگەەوە بێتەوە هیچ ئیسفادەی لێ نییە زۆر جارەڵم دایک و باوکەکە بابێن لە حاڵەتی وایە باشە چکە بێ و دایک و باوکە هەردووکیان بیانەوێت تەسەڕۆفی ئەم مناڵە بگۆڕن ئەبێ قانونێکیان هەبێ لە ماڵەکەیە ئەبێ بە شێوەیەک بێت هەوڵ بەن سەعات و نی و 2 سەعات نەیەڵن ئەم مناڵە هیچ شتێک بخوات پێشم بۆ ئەوی مەعیدەی نەگیرێ نانەکەی بۆ بخورێ باشە مناڵ ببوورە قسەکەم پێ بڕێ بێ سێژەم خواوەک و گەورەکانیان نێوانە ژەمیشی هەیە زۆر کەسێڵێ 2 کاتژمێر جارێک مناڵ برسێ شتی وامان نییە عکسەوە ئەو کاتاگەیتی سەری بە مناڵەکە بە دایمی تێرەکەی 3 ژەمی سەرەکی 2 نێوانە ژەم باشە مناڵەکە ئەڵێم چیت هەیە لەسەر سفرە با ئەوە بێت هیچ شتێکی کە داوا مەکە دروست مەکە بەدیلی کە نییە داینێ لەسەر سفرە وەرە نان بخۆ نانی خوارد باشە نانی نەخوارد جێگرەوەی مەیەرێ ینی کەنانەکەی نەخوارد بە هیچ شێوەیە ڕێگەی مەیە هیچ شتێکی کە بخوات تا نێوانە ژەمەکە یان ژەمی داهاتوو بەم شێوەیە تەبانم بە ڕۆژ 2 ڕۆژ هەل نابێ مەخووە هەموو خویەک بۆی بیگۆڕی بەلایەنی کەمەوە 3 هەفتە 4 هەفتت ئەبێت کەواتە ئەم دایک و باوکە بێت سەبریان هەبێ لەگەڵ مناڵەکەیە نەک 2 ڕۆژ ئەم نیزامیان تاقی کردو سەری ڕۆژ 3 ڕۆژە بڵێ وەڵام مناڵەکەمان مرد لە برسا و کوڕەمەکەی حاڵە و ڕاکە بچۆ پیتزایەکی بێنە بیخۆ کەواتە وەکو پێم وتی لەوەی شا پێویستی سەرەکیمان بە دایک و باوکەکەیە کەواتە دکتۆرا بێ پێش ئەوەی جەنابەت شتێکی جوانت باس کرد پێشەوەی تۆ بڕیان لەو بێ مناڵێک دروستکەیت ئەبێ دایک واکە پلانیان هەبێت چکە مناڵە پێویستی بە ئێوە ئەبێ یعنی یەکێک لەو بابەتانەی کە باسی خۆراکەکەی نەمە بەشێکی زۆر گرنگە بەڵام مناڵم تەنها بەس خۆراکەکە نییە نەک بۆ مناڵ بۆ گەورەش یعنی تۆ مناڵە بەس ئەوە نیە تۆ خواردنی بێتەوەی توازی لێ بێنی ینی ئێستا ژیان ئەڵێن کە گۆڕاوە ژیانی ماڵ بۆ چۆتە ناو شوقەکانەوە یعنی ئەم مناڵە جوڵی کەم بۆتەوە ئەم مناڵە من دایم ئەڵێم خواردنێکی تەندروست خەوێکی باش جوڵەیەکی باش بۆ لە بەرەوەی بێ کەسێکی تەندروست چەند گرنگە گەر خواردنێکی تەندروستیشمان نا یعنی من بیرمە کە مناڵبین زۆر شیریانایینێ ئەوی بێ بەسەر شان تا پێشە بە پشتیا بێواشی ئەگەر تۆزەوی هێڵەش نایە نازانێ بەڕە زیاترزانن بۆی کە مناڵە یعنی بتوانی کاتیش پێ بە مناڵەکە لەکە خۆت ئەگەر لە سیتی بێنە پارکەکەەوە بۆ خۆتان پیاسە بکەن یان ڕێگەی بێ بە خۆی هیلاک بێ بۆی پاش بخەوێت ئێمە ئەگەر ئەو 2 بەشی کەشی لەگەڵا
جێبەجێ بکەین ئەتوانین مناڵێکی تەندروستمانە بێ. بێگومان ئەو دوو بەشێت تریش ئەوە مەجالمان نەبوو بچینە سەری ئەگینە تەنها خواردن هۆکار نییە بۆ گەشە ئەوتمان هیچ بابەتی جیناتمان هەیە خواردنمان هەیە بەڵام خەوە تەندروستەکە کە سەرەتا بەشێکیمان باس کرد لەگەڵ جوڵە و حرەکە و ئیحتیمامی دایک و باوکەکە وەکو لایەنی دەرونی چونکە مناڵ ئەگەر لایەنی دەرونی نەزانێتی هندمامێکی ڕێکوپێکی پێدرێ نەگەوەی زیاد لە حەد ئیحتیمام طبعاً باش نییە بەڵام ئەم مناڵە مەسەلەن تووڕە بوونە ئیحتیمامێکی پێ نادرێت لێپرسینەوەیکی لێ ناکرێت لە ژیانە ئێمە هەمووی کاریگەری ئەکاتە سەر دەرونی ئەو مناڵە لەوانەیە مناڵە خۆی لە دەرەوە کێشەیەکی دەرونی هەبێ بەڵام ئەگەر تۆ نەیدوێنی ئەو مناڵ چکە لە خۆی نایە قسە بکە تۆ نەیدوێنی نەزانی کێشەی ئەم مناڵە چییە ئەمە ئەم حاڵەتی دەرونیە خۆی لە خۆیان تەسیرەکاتە سەرگەشەی هیچەوە ئیشتیای خواردنی کەمەکاتەوە کەواتە یعنی شتەکان یەک لایەنە نییە بەس خواردنەکە نییە هەر تێری کەم و بڕوات بخەوێ بێ خەوەکەی بڕێکەمەوە ئەبێ حرەکە و جوڵەمان هەبێ لە دەرەوە مناڵ کە چوە دەرەوە یاری کرد ڕاضەی کرد هەم هۆرمۆنی گەشەی زۆرتر دەرەدرێ هەم زیاتر برسی ئەبێتەوە کەواتەکەیەتەوە بۆ ماڵەوە ئەتوانێ نان بخوا بەسم مناڵەوە خۆتەڵی لە شوقەیەکا دانیشتون و هیچ دایکەکە خواخوایەتی مناڵ قسە نەکاو تەلەفۆنێکی بەدەسەوەیتانی وەشە و بێگومان بە مناڵێکی ناتەندروستە بێت زۆر لە هیچ لایەنێکەوە کە هیچ شتێکی بە سوودیتیانە بۆی گەشەی زۆر ڕاستە دەستە خۆش بە دکتۆر تارە من وەکو کۆتا پرسیارم کۆمنتی تۆ چیە لەسەر ئەوەی کە ئەو مناڵانەی بەبێ بوونی ئامێری زیرەک ناتوانن هیچ ژەمێکیان بخۆن بۆ نمونە من لە شوێنەکەم ئەگەر ئایپادەکەیم پێنە بێ یاخود ئەگەر مۆبایلەکەی خۆم شەحنیتیانە بێ ئەوە بێتتر دەست لەوە بشم کە ئەو مناڵم هیچ خواردنێک ناخوات هەتا ڕۆمە ماڵەوە ئایپادەکی بەمێ مناڵ سوود لەو خواردنەوە وەرەگرێت کە بە دیارە شاشە زیرەکەکان و ئامێرەکانەوە جوابانەوەی کورد یەکسەرڵم نەخێر بە هیچ شێوەیە سوودی لێوە ناگرێت مناڵمان هەیە لە 6 مانگیەوە دایکی تەلەفۆنەکە خسۆتە بەردەستەوە کاتە و مناڵەوەکو ڕۆبۆتی لێیە چکە مێشکی مناڵێکی کاتێکا یەک تەرکیزی هەیە تەرکیزێک بۆچی بۆ ئەماچێت وەکو ڕۆبۆت دەمەکات و تو خواردنەکەی ئەیتێ باشە دایکیش دڵی پێی خۆشەوە لە قاپشکور قاپە خواردنەکەی تەواو کرد بۆ نمونە جۆری خواردنی یایە بەڵام لەبەروی ئەو مناڵە ئاگای لە تامەکە نیە هینی ئەو خواردنە چی لێت فێری ئەو تامە نابێ لەبەرۆ دایکێکەکە ئەمڕۆ بە مۆبایلێک بیاتێ بەیانی بێت بێ مۆبایل بیاتێ نایخوا لەبەرۆ مێشکی مناڵەکەڵێ من ئەو تامەم وەرنەگرتووە کەواتە چی لێت ئەو مناڵە یەکەم ئەمە هیچ لایەنیەوەی هەستی برسێتی و تێربوونی بە تەواوەتی تێتەچێت لایەنی ئەوەی فێرکردنی تامەکانیش یعنی بە هیچ دڵخۆش نەبین بەوەی کە مناڵەکە هەش ڕۆژە و قاپێک پڕ تەواوەکە دوای 2 هەفتە دایکەکە بێت بینی بیخوا چکە ئەو مناڵە ئەو تامە فێر نەبووە لە مێشکیا کاتمش کێشەیەکی زۆر گەورەمان بۆ دروستەکە بێجگە لە مەشاکیلەکانی تری کە زۆر خۆڵە بینە ناویەوە زۆر ڕاستە دەست خۆش بە دووبارە سپاس بۆ زانیاریەکانی بەڕێزەمان بە هیوایەوەی کە بینەرەکانیشمان سوودیان لە ڕێنمایەکانی دکتۆرە وەرگرت بێ بۆ بتوانین چۆن خۆراکێکی تەندروست بۆ مناڵەکان دابینەکەین.